کاکە عامر چۆنی باشی؟ برام سەرچاو حیاتم چاومەنی. چەند ساڵ لە هەولێر بووی؟ ئەوە 10 ساڵە لە هەولێر دکتۆرە نادی هەولێر. من لە ساڵی 1970 دەستم بە کارەکەم کرد لەگەڵ یانەی سەلاحەدین بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ. دوای ئەوەش چوومە یانەی نەفت. پاشان کاپتن عەموو بابا بردمی بۆ یانەی کەرخ و ساڵێک لەوێ کارم کرد. لە ساڵی 1990 چوومە یانەی زەوڕا و لە ساڵی 1990 تا 2007 لەوێ مامەوە. لەگەڵ یانەی زەوڕا چەندین نازناوم بەدەستێنا. 4 خولی عێراق و 5 جامی عێراق و نزیکەی 15 نازناو بوو لەگەڵ یانەی زەوڕا. کارم لەگەڵ هەڵبژاردەی تازە پێگەیشتوان و هەڵبژاردەی لاوانی عێراق کردووە. لەوانە لە جامی ئاسیا بۆ لاوان لە ئێران لە ساڵی 2000 و بەشداریکردن لە مۆندیالی لاوان لە ئەرجەنتین لە ساڵی 2001. لە ساڵی 2004 لەگەڵ هەڵبژاردەی ئۆلۆمپی لە ئۆلۆمپیادی ئەسینا بەشدار بووم و پلەی چوارەممان بەدەستێنا. هەروەها لە ساڵی 2002 لەگەڵ هەڵبژاردەی یەکەمی عێراق لە پاڵەوانەتی ڕۆژاوای ئاسیا لە سووریا کارم کرد. لەگەڵ یانەی زەوڕا پلەی دووەممان لەسەر ئاستی ئاسیا بەدەستێنا. لەو پاڵەوانێتیەی لە تایلەند بەڕێوە چوو لە ساڵی 2002 کە لە یاری کۆتاییدا بە ئەنجامی 1-0 بەیانەی شیمیزۆی یابانی دۆڕین. لە ساڵی 2007 چوومە یانەی هەولێر و 4 نازناوم لەگەڵدا بەدەستێنا. هەروەها وەرزێک کارم لەگەڵ هەڵبژاردەی هەرێمی کوردستان کرد. لە ساڵی 2007ەوە چوومە یانەی شورتە و تا ئێستاش لەوێ کارەکەم.